ئێمە کاوانی گربووینەوە لێکوانە زیندانی سیاسی حکوومەتی ڕژەی بەحسین بەڵێ بۆ ئەو بووینەوە بەڕاستی ئەمە وەکو ئیمتیازات وەکو مەلحە ئەمە غەدرێکی زۆرمان لێکرایە برادرانی ما هاوسەنگەری مەکاتیکۆ لە زیندان بووینە و یاسای ژمارە 4 بەغا 25 ساڵە یاسایەکیان لێرە دەرکرد بە ناوی یاسای ژمارە 11 10 ساڵ تەماشای خۆی هەموو یەک یاسایە ژمارە 4 بەڵام لێرکوانە بۆ بەرژەوەندی هەندێک پۆست و شوێن و مەکانی خۆیان ئەو یاسایان دەرکرد لەو یاسایە غەدرێکی زۆرمان لێکرا 10 ساڵ ملحەیان داینێ لێیان بڕی و زایدەن ئیمتیازاتەکانیشمان وەرنەگرتیە یەک لەوانە ئەمە کۆدی عەرزمان وەرگرتیە عەرزەمان وەرگرتیە 9 ساڵە داوا دەکەن دەرەجێنیە شوێنی هەموو عەرزەکان تەواو بووە دەست بەسە داگیرایە دەگەیشتی ئەوجا بۆیە ئەمە داواکارین لە دەستگای شەهیدان ئەو یاداشی بەرزکەنەوە بۆ ئەنجومەری وەزیران گەر جوابیان داینەوە جوابیان دانەوە جوابیان دانەوە ڕێگای تر هەیە دەیگەینە بەر یەک لەو ڕێگەیانە محکەمەی فیدرالی یاداشی خۆمان دەبینی محکەمەی فیدرالی بەغا لەوێن دەرێ سکاڵیان لەسەر دەکەین.